Бажаю здоров'я, шановні українці і українки. Щойно була доповідь. دەسەڵاتدارانی ئۆکرانیا سەرکەوتنی یەکێک لە ئاڵۆزترین ئۆپەراسیۆنە هەواڵگری و سەربازیەکانیان دژ بە رووسیا ڕاگەیاند کە تێیدا دەیان فڕۆکەی سەربازی رووسی لە چەند ناوچێکی دوورەوە بە ئامانج گرتووە و زیانی دەیان ملیار دۆلاری بە رووسیا گەیاندووە. بە پێی ڕاگەندراوی هەواڵگری سەربازی ئۆکرانیا لەو ئۆپەراسیۆنەدا توانیویانە 44 فڕۆکەی جۆراوجۆری سەربازی رووسی تێک بشکێنن. جگەلەوەش توانیویانە زیانی قورس بە ژێرخانی 4 فڕۆکەخانە و بنکەی ئاسمانی سەربازی رووسی بگێنن کە ناوچەکان هەزاران کیلۆمەتر لە سنووری ئۆکرانیاوە دوورن. لەبارەی وردەکاری پلانەکەیانەوە ڤلۆدیمیر زیلنسکی سەرۆکی ئۆکرانیا ڕایگەیاند. ئەوە پلانێک بووە کە زیاتر لە 18 مانگی خایاندووە و ئۆپەراسیۆنێکی ورد و ئاڵۆز بووە. هەروەها ڕاشی گەیاند توانیویانە 170 درۆن لە ئۆکرانیاوە ببەنە نێو خاکی رووسیاوە و بۆ ماوەیەکی درێژ لە ناوچەکانی ئیرکوتسک، مورمانسک، ریازان و مۆسکۆ کە هەزاران کیلۆمەتر لە سنوورەکانمانەوە دوورن بیهێڵنەوە. هەواڵگری ئۆکرانیا بڵاوی کردووەتەوە درۆنەکان لە جۆرێکی پێشکەوتوو بوون و لە ناو کابینێکی گوازراوەی رووسیادا لە نزیک بنکە ئاسمانی رووسیەکان شاردرابوونەوە کە بە نزیکەی 4500 دۆلار بەکرێ گیرا بوو. لە کاتی دەستپێکردنی ئۆپەراسیۆنەکەدا دەرگای کابینەکە کراوەتەوە و درۆنەکان بەرەو ئامانجەکە ڕۆیشتون و لە دوورەوە کۆنتڕۆڵ کراون. لە ڕێگای کامێرەی درۆنەکانیشەوە ئامانجەکان بینراون. کەناڵی CBC نیوزی ئەمریکی بڵاوی کردووەتەوە ئۆپەراسیۆنەکەی ئۆکرانیا لە ژێر ناوی تۆڕی جاڵجاڵۆکە ئەنجامدراوە و توانیوێتی 34 لە سەدی توانای هاویشتنی موشەکە بالیستیەکانی رووسیا لە ناو ببات. هەروەها لەگەڵ ئەوەشدا زیانی بە ژێرخانی بەشێک لە بنکە ئاسمانی و ئاویەکانی رووسیا گەیاندووە لە کاتێکدا رووسیا لە بەهای ئەو زیانانە کەم دەکاتەوە. تەواوی سەرچاوەکانی هەواڵ دەڵێن ئۆپەراسیۆنی تۆڕی جاڵجاڵۆکە کە ئۆکرانیا ئەنجامیدا بەهێزترین و وێرانکەرترین کردەی سەربازی ئۆکرانیا بووە کە لە ساڵی 2022 ئەنجامی داوە چونکە توانیوێتی ژێرخانی سەربازی و استراتیژی رووسیا لە دووری هەزاران کیلۆمەترەوە بە ئامانج بگرێت و زیانێکی قورسی پێ بگەێنێت.